مەترسیەکەش کە ئێمە باسمان کرد بۆ هێنانەکایی ئاینی ئیبراهیمیە و بە خەڵکی هەرێمی کوردستان ڕادەگەیەنین کە ئەمە مەترسیەکی جددیە لەسەر هەرێمی کوردستان پێ بە پێ هەنگاو بە هەنگاو کاری لەسەر دەکرێت. لە ڕووی قانونی هیچ هەڵگری هیچ ئاینێک مولزەم نییە کە ئاینی تر بخوێنێ، بەڵام ئەوەی لەناو منهەجی پەروەردەی ئێستا پەروەردەی ئیسلامی هەیە پرسیاری وزاریشی لێ دێتەوە پۆلی 12 بڕۆن بە دواداچوون بکەن ساڵانە چەند پرسیارێک لەسەر ئاینی یەزیدی دێتەوە کە دەبێت موسڵمان مولزەمە جواب داتەوە. هیچ مەسیحیەک وەکو دکتۆر باسی کرد هیچ مەسیحیەک بۆی نییە ئاینی پیرۆزی ئیسلام بخوێنێەوە وە حوڕە. بۆ نمونە قوتابیەکی مەسیحی لە قوتابخانەیەکی لۆکاڵیە هەموو موسڵمانن تەنها ئەو مەسیحیە بۆی هەیە داوای مۆڵەت بکە لە وانەی پەروەردەی ئیسلامی بڕواتە دەرەوە و بۆ تاقیکردنەوەش هیچ ئیلزام ناکرێ و یەزیدیەکیش بە هەمان شێوە. باشە کە بۆ ئەو نەتەوانە یاخود هەڵگری ئەو ئاینانە کە کەمینەن لە هەرێمی کوردستان بۆ ئەوان ئیلزام کراو نەبێ بۆ موسڵمانێک ئیلزام کراو بێ پرسیاری وزاریشی لێ بێتەوە و ڕۆڵەکان و منداڵەکانمان بێن ئاینی تر بخوێنن. پرسیارەکە لێرەدایە و مەترسیەکەش کە ئێمە باسمان کرد بۆ هێنانەکایی ئاینی ئیبراهیمیە و بە خەڵکی هەرێمی کوردستان ڕادەگەیەنین کە ئەمە مەترسیەکی جددیە لەسەر هەرێمی کوردستان پێ بە پێ هەنگاو بە هەنگاو کاری لەسەر دەکرێت تا کوشتەکە ئاسایی بێتەوە لە لای خەڵکی هەرێمی کوردستان.